زينب ساتع بيروتي بسبوري بەڵگە و تاوان سەبارەت بە مەترسیەکانی بڵاوبوونەوەی مادوی هۆشبەر لە عێراقدا لەگەڵمانە سوپاس بامە دەبووری بەڕەسان بەڕێز زەینەب بوونی مادوی هۆشبەر لە عێراقدا مەترسیەکانی لە چه ئاسێکدایە؟ سپاس بۆ میوانداریکردنمە سپاس بۆ گوێگر و بینەران بۆ ئەو بابەتە گرنگە کە پێوەستە بە تاوانی مادە هۆشبەرەکان کە یەکێکە لە مەترسیدارترین تاوانان بەتابەت لە وڵاتەکەمان ئێستا بەهۆی کەڵەکەبوونی ئەو هەموو مادە هۆشبەرە و هاتنە ژوورەوەی لە وڵاتە هاوسەکانمان بۆ وڵاتە خۆشەویستەکەمان ئەو مادە هۆشبەرانە مێشک و هیستری گەنجانی داگیر کردووە دێتە نێو عێراقەوە کاریگەری لەسەر کە ئەندامی کۆنتڕۆڵی و هەست و بیرکردنەوەی گەنجان هەیە مرۆڤ هەیە وێڕایەوەشی کە بەشێکی پێی دەگوتر کریستاڵ بەشێکیشی وەلا لە حەشیش و مەریوانە و کێنتامین ئەو جۆرە مادە هۆشبەرانە زۆر مەترسیدارن وەکو ئاماژەمان پێدا کاریگەری خراپیان لەسەر دەستەی مرۆڤ هەیە لەسەر هەروەها دەماغ تووشی نەخۆشی دەکات و کاریگەری لەسەر جوڵە و بزاوتی مرۆڤ دەبێت کاریگەری زۆر مەترسیدارە چونکە دەبێتە هۆی بەکارهێنەری ئەو جۆرە مادانە هەندێک تاوانی زۆر ئەنجام بدات کوشتن تاوانی خێزانی و هەراسانکردن دزی چەندین تاوان هەن کە پەیوەندیدارن بەو جۆرە بەکارهێنان باشە مادە هۆشبەرەکان لەکوێ دێنێ عێراق چۆن دێنێ عێراق و لەکوێ ساغەکرێنەوە؟ بەڵێ بەپێی ڕیپۆرتێکی وەزیری نێوەخۆ لە 2023ەوە بەسەرەوە دەبینین لە ڕێگەی ئێران و سووریا ئەو مادانە دەخزێنێ عێراقەوە ئەو مادانە کاریگەری خراپیان 80% کاریگەری خراپیان لەسەر هۆرمۆنی ئەدرنالین و دۆپامین هەیە هاوکات بەشێکی دیکەش لە وڵاتانی دیکە دەستکاریشان کراوە و دەبینین ترشی بە پاتری و پێکاتەکانی دیکان لەگەڵ بەکارهێنراوە تەنانەت دیتۆل واتە دروستکراون خراپەکان زیاترە لە 1200 زیانیان زیاترە بەتابەت لە ڕووی زیادکردنی هۆرمۆن ئەدرنالین و پێکاتەکانی دیکە کە دەبێتە هۆی لە ناوبردننی تاک بەتابەت تەواوی بیرکردنەوە و مێشتی بەکارهێنەر هاوکات زیانەکانیشی زیاد دەبن و چۆن دێتە وڵاتەکەمان لە ڕێگەی مافیەکانەوە مافیا زۆر هەن ئەو چەتە و مافیانەی کە هەن ئامانجیان قازانج و پارەیە وەکو جۆرە پەتایەک لە نێو گەنجان ئێستا بڵاو بۆتەوە لە ڕێگە نادات بخوێنی ڕێگە نادا بیر بکەیتەوە و بۆ نمونە چالاک بیت ئەو جۆرە مادە و پێکاترانش تا 3 ڕۆژ وا دەکات خەڵک نەتوانێت بنوێت بخەوێت و هەزری پەر دەبێت ناتوانرێت هاوسەنجی خۆی بپارێزێت و لە کارەکانی سەرکەوتوو بێت پێویستە ئێمە لە ڕێگەی پشکنینیشەوە دەتوانین بزانین کامە جۆر و پێکاتەیە چارەسەرشی زۆر ئەستەما بەتابەت بەکارهێنەرانی کریستاڵ و هەبوو پێکاتەکانی دیکە چکە ئەو مادە هۆشبەرانە دەستنە نێوجەستەوە لە دوای 20 خولەک لە وەرگرتن و خواردن و قوتانیان کارگەرەکانی بەدەر دەکەون و واتە دوای دەکرێت خێرایی بە خێرایی و خولەک کاریگەریان دروست بکەن و تا 12 کاتژمێریش بەردەوام بن ئەو مادە هۆشبەرانە کاریگەری لەسەر تەواوی جەستە و بیرکردنەوە دروست دەکات و بێجگەلەوەش خەڵکی تووشی ئەڵوودەبوون دەکات 12 کاتژمێرکی پێویستە بۆ ئەوەی ئەو بۆشایی ئەمنی کە مادەی هۆشبەری لێەوە بێت کۆنتڕۆڵ بکرێ بەڵێ هەندێک پێشبەچوونی هەیە لە ئاستی حکوومەت بەتابەت لەلایەن بەڕێز سەرۆک وەزیران وەزیری ناوەخۆ وەزیری تەندروستی دەستیان کردووە بە دانانی هەندێک ناوەند لە عێراق بەنزیکی بۆ
دووبارە ئاراستەکردن و هەریکاری توش بووان لە بەرچاوگرتنی ڕێگە چارەی نوێ وەرە ئەوەی لە نەخۆشخانەی شاری پزیشکی لە نەخۆشخانەی ڕەشاد و ڕشت توانراوە ناوەند بکرێنەوە تەنانەت ناوەندیش لە واسط و کەرکک هەیە بەتابەت بە ئاڵوودە بووان لە پارێزگای دیوانیش بە هەمان شێوە لە پارێزگای ناسریش هەن ئەو ناوەندانە ئەمە یەکێکە لە پرۆژانەیە کە پێشبینی خێری لێ دەکرێت بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە هاوکات دەکرێت کامێرەی پشکنین و وەدرکردن بە گەرمی دابنرێن بەتابەت لە خاڵ پشکنینەکان بۆ ئەوەی درک بە هێتنەناوەوەی ئەو جۆرە پێکاتانە بکەن لە خاڵ پشکنینەکانەوە دوجار دەبینین ئاڵودەبەرانە زیاتر لەو ناوچانەوە دێن کە ناوچەی بۆشایی ئەمنی و هێزی ئەمنیتیانە ینی ئەمە چۆن چارەسەرکری بڵێ ئەو مادۆشبەرانە بژاتر ئەو کەسانێک کە بێ ئیش یاخۆت تاوانی خێسانیان یاخود کێشەی خێسانیان هەیە ئەو جۆرە پێکاتانە بەکار دەهێنن بەڵام ئێمە کۆنگری بەغدادیشمان هەیە کە زۆر گرنگە بانکێشتی تاوای وڵاتانی هەرێمی کردووە قاهێڕەش بە هەمان شێوە تورکیاش میوانداری کراوە سعودیا بە هەمان شێوە لوبنانیش لە لیستەکەیە تاوای وڵاتانی هاوسێ تەنانەت هەرێمیش کە بە سلێمانی و بەشدارن کۆنگرێکی زۆر گرنگە بتوانرێت هاریکاری و هاوەهەنگی هەبێت بۆ ئاڵوگۆڕکردنی زانیاری ئەمنی بۆ دیاریکردنی و دەستشانکردنی ئەو بازرگانانی مادەی هۆشبەر تا بتوانرێت دەستگیر بکرێن وێرە ئەوەش کار لەسەر هۆشارکردنەوە بکرێت لە ڕێگەی وانەی تایبەت لە زانکۆکان و لە قوتابخانەکان بێجگە لە پشکنین بە تایبەت وەزارەتی ناوخۆ زۆربەی پۆلیس و کارمەندەکانی دەپشکنێت دەکرێت پشکنینیش ئەنجام بدرێت و تایبەت ئەوانەی کە داوای هەڵگرتنی چەک دەکەن دەکرێت پشکنین بکرێت بۆ ئەوانەی کە دەیانەوێت مۆڵەتی شوفێری بەدەست بهێنن تەنانەت ئەوانەشی خوێندنی باڵا دەیانێت بخوێنن پێویستە پشکنیان بۆ بکرێت. بەڕێز زەینەب ساتع بەیروتی پسپۆڕی بەڵگە و تاوان سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێت.